ئایندەی ڕەش و نەخوازراوی لوبنان لە سایمانەوەی چەکەکانی حیزبوڵادا بابەتی دووەممانە و ئەم بابەتەش لەلایەن کارۆخسەی ڕزگارەوە نووسراوە. ئایندەی لوبنان بەبێ چارەسەرکردنی پرسی حیزبوڵا و چەکەکانی تەنها گەڕانەوە نییە بۆ دۆخی پێشوو، بەڵکو دەچێتە ناو سوورێکی داخراو لە لاوازی دەوڵەت، قەیرانی ئابووری قوڵتر و بەرزبوونەوەی مەترسی شەڕی هەرێمی و ناوخۆیی. ئەمە وردەکاری شیکاریەکە لە چەند ئاستێکی جیاوازدا. یەکەم، کاریگەری لەسەر پێگاتەی دەوڵەت و سەروەری نیشتیمانی مانەوەی حیزبوڵا بە چەکداری بەنەماکانی دەوڵەتی مۆدێرن لە لوبنان دەڕوخێنێت. دەوڵەتێک لە ناو دەوڵەتدا حیزبوڵا وەک هێزێکی سیاسی و سەربازی کاریگەر سەروەری یاسایی دەوڵەت و دەستگاکانی تێک دەدات. لە ناو چەژێردەستەکانی بەتایبەت زاحیە و باشووری لوبنان ئەم گروپە سیستەمی ئابووری، ئەمنی و کۆمەڵایەتی تایبەتی خۆی بەڕێوە دەبات. ئەمەش دەوڵەت دەکاتە تەنیا قەوارێکی تەشریفاتی و سست کە توانای بڕیاردانی سربەخۆیی نییە. پەککەوتنی سیاسی هەمیشەی بوونی چەک لە دەستی لایەنێکدا پرۆسەی دیموکراسی پەک دەخات. لایەنەکانی دیکە هەست بە بێهێزی دەکەن لە بەرامبەر هێزی سەربازی حیزبوڵادا. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی نەتوانرێت سەرۆکۆمار هەڵبژێردرێت، حکومەت پێک بهێنرێت یان یاسا گرنگەکانی چاکسازی تێپەڕێندرێن. بەردەوامبوونی پەککەوتن دەوڵەت بەرەو ئیفلیجی تەواو دەبات. لە دەستانی متمانەی نێودەوڵەتی و پابندبوون بە بڕیارەکان، لوبنان بەردەوام دەبێت لە پێشێلکردنی بڕیارەکانی نەتەوە یەکگرتووەکان کە لە خاڵی 1559 و 1701دا داوای چەکداماڵینی گروپە چەکدارەکان دەکەن. ئەمەش متمانەی کۆمەڵگەی نێودەوڵەتی بە لوبنان وەک دەوڵەتێکی سەروەر کەم دەکاتەوە و دەرگای دەستێوەردانی زیاتری دەرەکی بەڕوودا دەکاتەوە. خاڵی دووەم، قوڵبوونەوەی قەیرانی ئابووری و کۆمەڵایەتی لە بردننی چەکەکانی حیزبوڵا مەرجێکی بنەڕەتیە بۆ وەرگرتنی کۆمەکی دارایی نێودەوڵەتی، بە تایبەتی لە سندوقی دراوی نێودەوڵەتی IMF بێبەشکردن لە یارمەتی دارایی. تا حیزبوڵا چەکەکانی دانەنێت و سیستەمی دارایی وڵات بە تەواوی لە کۆنتڕۆڵی دەوڵەت دانەبێت، ڕێکەوتن لەگەڵ IMF و وەرگرتنی ملیاران دۆلار بۆ ڕزگارکردنی ئابووری وڵات ئاسان دەبێت. ئەمە بەواتای بەردەوامبوونی داڕمانی دارایی دێت. دەرچوونی سەرمایە و کۆچکردن لە دۆخێکی نائارام و نادڵیاییدا و بەرهێنەری بیانی و تەنانەت سەرمایەی ناوخۆیی لوبنان بەردەوام دەبێت لە هەڵاتن لە وڵات. هەروەها دەیان هەزار گەنج و پسپۆڕ بە دوای ژیانێکی سەقامگیردا وڵات جێدەهێڵن. کۆچکردنی مێشک واتە کۆچکردنی زانیاری، کە ئەمەش لە داهاتوودا هێزی کار و بەرهەمهێنانی وڵات لەناو دەبات. کەناڵێکی ڕێکخرا و ئابووری سێبەر. حیزبوڵا تۆڕێکی فراوانی هەیە کە بە تۆمەتباری دەستێوەردان لە بازرگانی قاچاق و ئابووری سێبەر دادەنرێت. ئەم تۆڕە کاریگەری خراپی لەسەر ڕێڕەوی دارایی فەرمی هەیە و ڕێگە لە جێبەجێکردنی چاکسازیە پێویستەکان دەگرێت. خاڵی سێم، مەترسی گەورەبوونی گرژیەکان و شەڕ بوونی هێزێکی چەکداری حیزبایەتی لەسەر سنووری وڵاتێکی وەکو ئیسرائیل. وڵاتەکە دەخاتە ژێر هەڕەشەیەکی بەردەوام هەڵگیرساندنی شەڕێکی هەرێمی لوبنان لەگەڵ ئیسرائیل. چەکەکانی حیزبوڵا تەنیا بۆ بەرگری نین، بەڵکو وەکو ئامڕازێکی ئیقلیمی سەر بە تاران بەکاردەهێنرێن. ئەگەر پێکدادانێکی نوێ لە نێوان گروپەکان و ئیسرائیل ڕووبدات، یان لە لێوان ئەم گروپە و ئیسرائیل ڕووبدات، وەک ئەوەی ماوەیەک بەر لە ئێستا ڕوویدا، ئیسرائیل لوبنان وەک قەوارەیەکی یەکگرتوو دەبینێت و وڵاتەکە ڕوبەڕووی لێدانێکی وێرانکەر دەکاتەوە. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی وێرانبوونی چڕی ژێرخان و قەیرانی مرۆیی گەورە، گەڕانەوەی شەڕی ناوخۆیی چەکەکانی حیزبوڵا لە لایەنەکانی دیکە ناچار دەکات بە گەڕان بە دوای چەک و پاڵپشتی دەرەکیدا. دۆخی نائومێدی سیاسی و مەزهەبی لەوانەیە بێتە هۆی پێکدادانی چەکداری لە نێوان لایەنەکاندا. ئەمە دەتوانێت ڕووداوی کەم کەڵها یاخود پێکدادانی بچووک بکاتە فتیلەیەک بۆ هەڵگیرساندنی شەڕی ناوخۆیی فرە مەزهەبی. سەرهەڵدانی چەکدارانی دیکە لە دۆخی لاوازی دەوڵەتدا، گروپە چەکدارە بچووکە سونی و مەسیحیەکان لەوانەیە سەر هەڵبدەن و چەک هەڵبگرن بۆ بەرگری لە ناوچەکانی خۆیان. ئەمەش وڵات دەخاتە دۆخێکی هاوشێوی سەردەمی شەڕی ناوخۆ، کۆکردنەوە بە کوردی. ئەگەر حیزبوڵا چەکەکانی دانەنێت، لوبنان
لە داهاتوویەکی نزیکدا دەکەوێتە نێو شەڕێکی بێکۆتا و ناوخۆییەوە.